بوونێتوانێ بۆ ئەوی پێتان ڕابگەین بە خۆشحاڵیەوانەیە کە لە ڕۆژانی 9 بۆ 18 مانگ لەسەر ئەرزی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بە کۆمپانیای ئەتڵس ئەسیل و بە سەرپەرشتی ژووری بازرگانی سلێمانی هەڵەسین بە پێشکەشکردنی فێستیڤاڵی بازاڕیکردن و فرۆشتنی ڕاستەوخۆی کاڵاو پێداویستەکان و تەمان ئەمە پێنجەم ساڵە کەوا ئەم حەدەسە ڕوایەت لە شاری سلێمانی و هیوادارین کە هەموو پارێزگای سلێمانی ئیسیفادە لەم حەدەسە بکات و هەموو ساڵێک ینی هەنگاو بە هەنگاو ئەم حەدەسە هاتووتە پێشەوانی و بووە بە ئیڤنتێکی چەسپا و لە ئەجندای پارێزگای سلێمانی و ژووری بازرگانی سلێمانی و کۆمپانیای ئەتڵس ئەسیلە. ئامانجی ئەم پێشەنگای بەهارە طبعاً بۆ فرۆشتنی کاڵای بۆ فرۆشتنی ڕاستەوخۆی کاڵاکانی کۆمپانیا و کارگەکانی پارێزگای سلێمانیە و لەوە فراوانتریش با بڵێن لە هەرێم و لە عێراقا و هەروەها کۆمپانیاکان لەو ڕێوانێ ئەتوانن ناساندنی بەروبووم و کاڵا تازەکانیان بکەن بە دانیشتوانی پارێزگاکەمان و هەروەها بە ساختکردنەوەی ئەو ماوەدانی کە هەیەە و هیوادارین کە ئەم ئیڤنتە سەرکەوتوو بێت و دڵنیان هەموو ئامادەکاریکی بۆ کراوە کە وەک هەموو جارانی پێشوو پێشکەوتوتر و باشتر و سەرکەوتوتر بووە لە ڕووی ئەوەی کەوا تەوانم حەدەسە لە کاتێکی تایبەتە ئاکرێت کە خۆتان ئەزانن وەرزی بەهارە کە ئەزانن بەرەو نۆرۆزە ڕۆین کە ئەزانن تەمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئاکرێت هیوادارین کەوا خەڵکێکی زۆر لە پارێزگاکانی تری عێراقەوانێ بێن زیارەتی ئەم پێشەنگایە بکەن ئەم بەشداری لەم حەدەسەیە بکەن و تەوان جاران ڕۆژانە بۆ ساڵانی پێشوو نزیکەی 15,000 کەس هاتووە بەشداری کردووە لەم حەدەسەیە. هیوادارین ئەمساڵ لەو ژمارەیەش تێپەڕبێ و بە تایبەتی کە وەرزێکی فەسڵێکی بەهارێکی پێشوەخت بووە و هیوادارین کە خەڵکانی بەشداری لەم پێشەنگایەکەن ئاسوودە بن و بەهارێکی خۆش بەڕێوەبەرن و هەروە ئیسیفادەگەن لەم هەرا کە کۆمپانیای ئەتڵس ئەسیل بە شێوەیەکی زۆر جدی ئیشی تیا کردووە و هەموو سوپاسی لایەنەکانی کە ئەکەین چه فەرمانگە حکوومەکان چه ئەو کەسانی کە بەشداریان لەم پێشەنگایە کردووە و هیوای سەرکەوتوانە ئەخوازین بۆ ئەو کۆمپانیا و کارگانی کە بەشداری لەم حەدەسەیەکەن. چەند کۆمپانیاکە بەشدارەوە یاخود ئەو بەشداریکردنی کۆمپانیەکان لە چ بوارێکە و کارگە ناخۆیەکان تا چەند بەشداریکردنیان هەیە؟ بەناوی خۆی گەورە سپاسی ئامادەبوونتانەکەین سپاسی کەناڵەکانی ڕاگەاندنەکەین کە بە بەردەوامی ئەو چالاکیانەی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەگوێزنەوە و ئەگەێنن بە هاوڵاتیانی خۆشەویست. ئەم فیستیڤاڵە گەڕ ڕێگەم بدەن تۆزێ بە وردی بن زۆر سپاسی بەڕێز دکتۆر سەلامەکەم کە تیشکی خستە سەر گرنگی ئەو فیستیڤاڵە کە ئەکرێتەوە ساڵانە ئەمە پێنجەمین خولیەتی کە بەڕێوە ئەبرێت. پێم خۆشە کە هاوڵاتیانی خۆشەویست لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانەوە ئاگادارکەین کە ئەمە یەکەمین فیستیڤاڵە لە ئاستی عێراقدا کە ناونیشانی نێودەوڵەتی بوونی وەرگرتووە بەو عنوانەی کە وڵاتانی دراوسێ و وڵاتانی بیانیش تێیدا بەشدارن و کاڵەکانیان لەوێ نمایش دەکەن و ئەمە هەلێکی گرنگە بۆ ئەو کاڵا و بەرهەمە و خۆیانەی کە لە ناوخۆیان کاڵەکانیان بەرهەم دەهێنن و حەزەکەن کە بیناسێنن بە هاونیشتمانیان و ڕاستە و خۆ کاڵەکانیان بگەێنە دەستی هاونیشتمانیان بە نرخی گونجاو. ئەم فیستیڤاڵی پێنجەمین فیستیڤاڵی بەهار بە بەشداری 200 کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە هەموو عێراق و هەرێمی کوردستان و بە تایبەتی کارگەکانی سلێمانی و هەروەها کۆمپانیا نیشتمانیەکانی سلێمانی بەڕێوە دەچێت و لە وڵاتەکانی ئێران و تورکیا و سووریا و عێراق و هەرێمی کوردستانەوە بەشداربووی تێدایە و کاڵای بیانیشی تێدا بەشدارە لە ڕێگەی وەکالەتەکانیانەوە. و پێم خۆشە کە ئێوە بزانن ئەم فیستیڤاڵە یەکەم فیستیڤاڵە لەسەر ئاستی عێراقە لەلایەن جیهەتی ڕەسمی و حکوومەت هەم حکوومەتی مەرکەزیەوە لە ڕێگەی
شەریکەی عامی معارزی عێراقیەوە گرنگی پێ ئەدرێ و نوێنەریان ئەنێرن چاودێر ئەنێرن بۆ سەرپەرشتیکردنی و هەروەها لەلایەن بەڕێز پارێزگاری سلێمانیەوە سەرپەرشتی دەکرێت و هەروەها بە هاوکاری ژووری بازرگانی پیشە سازی سلێمانی بەڕێوە دەچێت و لایەنە ئەمنیەکانی سلێمانی بە خۆشحاڵیەوە بە سپاسەوە هەموو ساڵێک لە ڕووی ئەمنیەوە گرنگی باشیان پێداوە سکیوریتی تەواو ئەکرێت ئەمنیەتێکی باش دابین کراوە بۆ هاونیشتمانیان بۆیە ئەم فیستیڤاڵە دەنگی داوەتەوە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی عێراق تا ئێستا یەکەمە و هیواداریشین هەر بەو شێوەیەش بڕوە کە ئەمە هەلێکی گرنگی ڕەخساندووە لە نێوان کۆمپانیاوە بەرهێنەکان و کۆمپانیا هاوردەکارەکانەوە ڕاستەخۆ لەگەڵ هاونیشتمانیانە وەک فرەسەکەیشی وەکو دکتۆر باسی کرد لە پێش هاتنی بەهار و نەورۆز و سەیرانایە و هەروەها لە پێش مانگی ڕەمەزانایە کە هاونیشتمانیان ئەتوانن هەموو کاڵا و پێداویستەکانیان لە هەموو بابەتەکانەوە دابین بکەن و بەدەست بهێنن بۆ ئەوەی کە لە هۆڵێکی زۆر گەورەدا و بە بەشداری ڕاستە و خۆی کۆمپانیەکان بە نرخی گونجاو بتوانن ئەو کاڵایانەی کە پێویستیانە بەدەستی بێنن بۆیە لێرەوە جارێکی تر داوا لە هەموو ئەو کارگە و بەرهەمهێنە نیشتمانیانە ئەەکەین کە ئەم فرەسە وەکو لە دەستیان نەداوە زۆر بەیان بەڵام ئێشتا زۆری ماوە کە کارگەکان بتوانن لەو ڕێگەیەوە کاڵەکانیان گێنە دەستی هاوڵاتیان لە دەستی نەدەن لە لایەکی تریشەوە داواکەین لە هاونیشتمانیان کە هەموو خزمەت گوزاریەکانی پێویست بێ بۆ بازارکردن بۆیان دابین کراوە لە شوێنی پارکی سیارە و هۆڵی گەورە و تەنانەت ئەو هاونیشتمانیانێک کە ئانەوێ بە خێزانی بێن وەکو سەیرانێک سەیری مۆزوعەکە بکەن بۆ مناڵەکانیان شوێنی یاری دابین کراوە و هەروەها کۆمەڵی خواردنی کەلتوری و کوردەواری لەوێ دابین کراوە لە هەموو جۆرەکانی کەلانە و شلکێنە و ناوساجی و دۆڵمە و هەروەها جیپە و هەموو ئەو شتانەی کە هاونیشتمانیان لە بەهارە حەزیان لێتی لەوێ هەمووی دەستەبەرە دابین کراوە سەرەڕای ئەوەی کە ڕستورانی تایبەت و بەناوبانگی لێیە و بێزگە لەوەش کە هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ ڕۆژانە پێویستیان پێێتی لە هەموو بوارەکانی کاڵا و جلوبەرگەوە هەتاوەکو پاکەرەوە و خواردن و خواردنەوەکان و هەروەها پێداویستی ناوماڵ و جوانکاری و کارەباییات و هەموو بابەتێک لەوێ دەستەبەرە و ئەتوانین بڵین گەورەترین شۆپینگە گەورەترین بازارە لە کاتوساتێکی ئاوایە کە ئەتوانن هاونیشتمانیان ئیسفادەی لێ بکەن بۆیە ئەمە ئەتوانین بڵین سەرەڕای ئەم بازاڕیکردنە و ئەم پەیوەندی دروستکردنە لە نێوان هاونیشتمانیان و خاوەنکارگە و کۆمپانیەکانە ڕەخساندنی هەلی کارە بۆ سەدان کەس ڕەخساندنی هەلی کارە بۆ سەدان گەنج کە لەوێ دەست بەکار بوون و ئیش دەکەنتیایە و دڵنیایی تەواویش ئەدەین بە هاونیشتمانیان کە لەلایەن ئەمنیەکانی وەکو ئاسایش و چالاکە مەدەنیەکان و پۆلیسی هاتوچۆ و هەروەها سکیوریتی تایبەت ئەو پێشانگایە سەرپەرشتی ئەکرێ بە هەموو جۆرێک بارودۆخ لەبارە بۆ ئەوەی کە هاونیشتمانیان سەردانی بکەن و هەر پرسیارێکیشتان هەیە ئەمە خزمەتتانە خەڵک بەلایەوە گەم زۆرە پێشنگانە کێنەوێ مەسەڵەن قسەتان لەگەڵ کۆمپانیەکەیە کردووە لە دەرەوە نرخی چۆنە لە ناوە چۆن داشکاندنی بکە خۆت زان سە بارودۆخی بازار زۆر ناجێگیرە ینی ئەم هەشت ڕۆژە بووە خەڵک کە ئاچینە مانگی ڕەمەزانەوە نرخەکەی چۆنە لەگەڵ بازارە بەڵێ دروستە ئێمە بەسپاسەوە زۆرێک لەو کۆمپانیانی کۆمپانیا گەورەکانی سلێمانی کە بەشدارن لەگەڵمان خۆیان ڕاستەوخۆ بەشدارن و هەر بەو نرخەی کەوا ئەیدەنە مارکێتەکان و مارکێتەکان ئەیفرۆشنەوە ڕاستەوخۆ ئەیدەنە هاوڵاتیان واتە ئەو خێرەی بۆ ئەم دەڕۆژەوەکو ئۆفرێک وایە بۆ هاونیشتمانیان ئەو دەڕۆژە ئەو خێرەی کە لە نێوان مارکێت و کۆمپانیەکانە هەیە لابراوە و بێزگە لەوەش ڕۆژانە هەدایا و ڕۆژانە خەڵات و دیاری ئەدەن بە هاونیشتمانیان و تەنانەت زۆرێکیان بە شێوەی فری کاڵەکانیان ئەدەن بە هاونیشتمانیان و ئەتوانن ئیسفادەی باشی لەو بابەتە لێ بکەن. عادەتەن ساڵانە ئەم جۆرە فیستیڤاڵانە دەکرێتەوە ئەوەی کە ئەمساڵ ئەمی جا کردوێتەوە لە ساڵانی ڕابردوو چییە؟ یعنی چه شتێکی تایە کە بڵێن ئەمە لە پار و پێرار و ساڵانی دیکە جیاواز؟
پرسیارکردن من عفوا لە ڕاستیە ئەگەر بڵین جیاوازە هەر خۆی ئەم فیستیڤاڵی کە لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی ئەکرێتەوە لە فیستیڤاڵەکانی تر جیاوازە چونکە پانتاییەکی فراوانتری گرتووە چ لە ڕووی ڕووبەر و بەشداربووانەوە و چ لە ڕووی جۆری کاڵەکانەوە لە چ ڕۆی جۆری کۆمپانیاکانە واتە کۆمپانیا گەورەکان بەشدارنتیایە کۆمپانیا بیانەکان بەشدارنتیایە و لە ڕووی خزمەتگوزاریشەوە تەنانەت ئەو عارەبانەی کە لە سۆپەرمارکێتێکی هایپەرمارکێتە بەکاردێ لەوێ بەکار ئەهێنرێ بۆ هاونیشتمانیان تەنانەت ڕەمپا بۆ ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن دابین کراوە تەنانەت نزیکترین نقطە بۆ ئەوەی کە ڕاستە و خۆ بیخاتە ناو سیارەکەیەوە کەمترین ئەرک بچێشێ و ڕێکخستنی سیارە و هەموو ساڵێک ئەمانە دابین کراوە ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێشوە چی فەرقە ئەوەیە کە دوو بۆنەی زۆر گرنگ لە نزیکی دوو بۆنی گرنگای چەند نەورۆزی چەند مانگی ڕەمەزانە کە ئەگەر ساڵانی تر چەند ڕۆژێکی زۆری بمایە بۆ مانگی ڕەمەزان ئەم جارە دوو ڕۆژ یا سێ ڕۆژ پێش مانگی ڕەمەزان کۆتایی دێواتە هاونیشتمانیان ئەتوانن لە کاتێکی کەما لە هۆڵێکی گەورەیە بە هەموو جۆرە پێداویستیەکانیان دەستیان بگات بەش سیفەتێک نازاوی نێودەوڵەتی وەرگرتووە چونکە باسانەوە یەکەم ساڵە یەکەم جارە نەخێر ئێمە تقریبا ئەوە سێ ساڵ ئەو نازناوی وەرگرتووە بە سیفەتی ئەوەی کە کۆمپانیا تورکیەکان کۆمپانیا ئێرانیەکان کۆمپانیا سووریەکان و هەروەها کۆمپانیا عێراقیەکان و تەنانەت هیندی و مسرەکانیش تێدا بەشدارن. هەرچەنە لەسەر و پێشانگایە بەزمێ دوو پرسیارکەم بزانم پەیوەندیدار بە ئەو دۆلارەی کە دەدرێتە بازرگانان بازدەوە کراکە بە نرخی 132 پێیان بدرێت ئەمە ئەو بڕارە جێبەجێکرا بانکی ناوەندی چ ڕێکارێکی گرتە بەرەوەی دومیش لە مۆسیمان هەڵوژە ئەبێتە 250,000 کیلۆیەکی ئەمانە کە بازرگانەکانێنن بۆچی و نرخە ئاوان لەم کاتەیە مامەڵی پێوەگرێت سوالی یەکەمی بەڕێزت بەلو سەراحەت پەیوەندیێکی ڕاستەوخۆی بە هینەکەی ئەم ڕۆمانەوە نییە بەڵام ئەتوان بە کورتی بڵێم ئەوەیە کە حکوومەتی مرکزی ئەوێت زۆربەی زۆری بازرگانەکان ڕاکێشێت بۆ ئەوەی کەوا لە ڕێی بانقەکانەوەنێ معاملاتکان لەبەرەوە ئەو ئۆفری کە ئیکا بوو مەبلەغی 132 تەمان ئەوە شتێکی ینی شتێکە کە ڕایانێکێشێ بۆی کاوە بە سەری ڕسمی حکوومەت لە مۆدووە ئەو معاملات و تەحویلاتی خارجی خۆیان بکەن و تەمان ئەوە کراوە بە قانون و ملزەمە لەوانەیە جێبەجێکردنی وەختی پێ بچێ و لە بەغا تەمان لە چەند ڕۆژی پێشوە کۆنفرانسێکی گەورە کراوە لەسەر ئەو مەوزوعە و ئەو شتانەی کە ڕێگر بووە لەوەی کەوە ئەو حاڵەتە بێتە حاڵەتێکی گشتی لە هەموو عێراقا دیراسە کراوە و اقتراحات و ڕاستپاردەی خۆی هەبوو بانقی مرکزی بۆ هەموو بانقەکان لەواچێ سوفامێکە بوێ لە نێوان بانقی مرکزی و بانقە ئەهلەکانە لەسەر ئەوەی کەوە جۆرە ئەو داواکاریانەی بانقی مرکزی هەبوو لای هەندێک بازرگان ڕێمێکم قورس بوو بێ لە زروفی عێراقا و لە ڕووی ئەم چەند ساڵانی دوایە شێوازی کاری بازرگانی بە تایبەتی بازرگانی نێودەوڵەتی بەس خۆشحاڵانە ئەو شتانە باس کراوە زۆ بە سەراحەت و تەعمیم کراوە بەسەر بانقەکانە کە هاریکاری بازرگانەکان کەن بۆی حساباتیان لە بانقەکانە بە شێوکی فەرمی بکەنەوەنی و هەل لە ڕێی ئەوانەوە ڕێی تەحویلی خارجی بکەن بەنسبەت پرسیاری دومی بەڕێشتەوانێ سەری بازارێمە لە وڵاتێکە ئاژین کە بازاری ئازادمان هەیە بەڕاستی ینی عەرز و تەڵەب تەحدیدی سەعرەکات ڕەنبێکم هەموو کەس بزانێت کە ئێمە لە وڵاتی خۆمانە مەوادی خۆراکی ینی گرنگێکی تایبەتی خۆی هەیە ڕەنبێکم بڵێم ئەبێت تا ڕادەیەک ئەبێ بەسە ببینین هەتا بتوانین تەمەن شمەکی خۆماڵی بەکاربێنین بۆی ئەو کەسەی کەوا شمەکی خۆماڵی دروست دەکات بتوانێت بەردەوام بێ لە کارەکەی بۆی لە داهاتووکی نزیکە بتوانێت پشت بە خۆی ببەستێ وڵاتەکە پشت بە خۆی ببەستێ مەوزوعی ئاسایشی خۆراکی مەوزوعێکی گرنگە بەڕاستی لە هەموو وڵاتانی عالەمە بە وڵاتە پێشکەوتۆکانەوانێ ئەوێ دامێ خوا ئەوە دابینکرێ و ئەم حەدەسەی کە کۆمپانیای ئەتلەس ئەسیل پێی هەڵەسێت و ژووری بازرگانی سەرپەرشتیەکات یەکێکە لەو هەنگاوانەی کە خەڵکەکە نزیکەکەینەوانەی کەەوە ئەو ماوادانە بەکاربێنێت تەبەن ئەفزەڵیەت بە ماوادی بەروبوومی خۆماڵیین و هەروە ئەو شتانە ئەو سەعرانە دابەزێنراوە بۆی خەڵکەکە بتوانێت لە دەرفەتێکی وایە بتوانێت پێداویستەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانی خۆی دابین کات و هیوادارین ئەو مۆزوع ینی گرنگی خەڵکی گرنگی تاوای پێ بدات و ئیشەڵڵا سەرکەوتوو بین لەم حەدەسەیە ئێوە خۆتان ینی دەستنیشانێکن بۆ ئەو کەسانی کە بەشداریەکەن چەند داشکان بکەن یا خۆیان
لەسەر ڕغبەتی خۆیان داشکانەکەکەن پێشتر هەندێک خەڵک لێی هەبوو لە ئەوانی کە بەشداریان کردووە هیچ داشکانێکی ئەوتویان نەکردو بگرە باسییان لەوە کرد مەسەلەن زۆر شتە بووە لەوێ جگە لەوەی کە جیاوازی نەبوو لەگەڵ بازاڕە بگرە گرانتریش بووە ینی هەندێک شوێنیش ڕەشای ئەویان کردو کە دۆخی خەڵک خراپە بەڵام بەگشتی ئەوە نەبووە. طبعا لە هەموو بازارێکە و لە هەموو شار و وڵاتێکە استقلال هەر هەیە ئێمە کۆمەڵی کۆمپانیای بیانیمان لەگەڵایە پێچێ ئەوان بارودۆخی ئێمە وەکو پێویست دەرک نەکەن بەڵام کۆمپانیای نیشتمانیەکان وەکو دەبینن لە هەموو بۆنە و حەدەس و ڕووداوەکانە هاوکاری نەک هاو نیشتمانیانی خۆمان هی هەر چوار پارچی کوردستان یا دەرەوەی کوردستانیش بوون بۆیە لەم بارودۆخانە ئێمە زیاتر مەبەستمان ئەو کۆمپانیا نیشتمانیانەیە کە لە سلێمانیەوە بەشدارن لە کوردستانەوە بەشدارن ئەمانە بە بەردەوامی داشکانی تایبەتیان کردووە داشکانی تایبەت ئەەکەن ئێمە سپاسیانەکەین و ئەوانەی دیکەش تەمان هەموو پرۆسەکە ئەوشمان لەبیر نەچێت لەژێر چاودێری لیژنەکانی قایمقامیەت و ئاسایشی خۆراکدایە ڕۆژانە سەرپەرشتی دەکەن وەگەر حاڵەتێکی واش هەبێ زوو ئاگاداریان دەکەنەوە و داشکانەکانیش دوو ڕێگە هەیە چیان ئەوەیە کە هەستکردن بە بەرپرسیارەتیە بەرامبەر هاو نیشتمانیان کە ئەمە لە کۆمپانیا نیشتمانیەکانە زۆر بەرچاوە دووهەمیشیان ئەوەیە کە کێبرچەی بازاڕە ینی هەر خۆیان ناچار ئەبن یەکێک سعات داشکێن ئەوی تریش دایشکێن ئۆفەر دروستەکەن بۆ ئەوەی کە بازاڕیان هەبێ مارکەکەیان بناسرێ بۆیە ئەم کێبرچێ بازاڕش خۆی هۆکارێکە بۆ داشکاندنی بازاڕ ئەشمەوێت لێرەوە بە لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانە بە هاونیشتمانیان ڕابگەێنین کە ئەو هاونیشتمانیانی کە خۆیان ئۆتۆمبیلی شخصی خۆیان نییە ئەتوانن لە ڕێی پاسەکانی تاسلوجەوە لە فلکەی ئاسکەکەوە بە بەردەوامی پاس لە هاتوچوایە بۆ بەردەم پێشانگا و گەڕانەوەش بۆ عینەن شوێن ئەوەش ئۆفەرێکی ترە بۆ هاونیشتمانیان کە ئەتوان بە تێچوێکی زۆر کەم بشگێنە ئەوە بشگەڕێنەوە و هەر پرسیاری تریشتان هەیە سپاسدان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئامادەبوونتان سەرکەوتوو.